ئەچینە لای تەوەرێکی ترێم ئێواری کورسات مەگەزین و باس لە سرودێکی نیشتیمانی جوانەکەین. دیارە لە ئێستا سرودێک بۆ هەڵەبجەی شەهید، بۆ هەڵەبجەی جوان بە بڵێم دروست ئەکرێت و بەرهەمەهێنرێت و لەگەڵەوەشە ئەبینین کە هەندێک جار هەیە شاعیران یاخود ئەو کەسانی کە بە تایبەت بۆ بابەتە نیشتیمانیەکان ئەنووسن زۆر جار هەیە ئەو شارە بریندارانە یاخود ئەو شارانەی کە ژیان تایە هەمیشە هەیە و هەمیشە زیندووە و یەکێکن لە شارە ماندووەکان و بێگومانم کە هەڵەبجەش یەکێکە لەو شارە جوانانەی کە هەمیشە بە جوانی باس ئەکرێت لە نێو نووسین و لە نێو بەشێک لە شعرەکانە. لە ئێستا هەڵەبجەی یار یەکێکە لەو سرودە نیشتیمانیانەی کە لە ئایندەیەکی نزیکا بڵاوەکرێتەوە. گفتوگۆکەین لەسەر تەواوی بەرهەمەکە بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا کۆچەر ئەنوەر میرزا کە بەڕێزان سەرپەرشتیاری تەواوی بەرهەمەکەن و هەروە زۆر بەڕێز کاک دیار هەڵەبجەی کە بەڕێزان شاعرن و شعری هەڵەبجەی یاریشیان نووسیوە. بەخێرهاتن، سڵاوتان لەبێ. زۆر سوپاس بۆ ئێوە، زۆر بەخێر بن. کاک دیار با لە تۆ دەست پێ بکەم، بزانم هەڵەبجەی یار کەی نووسرا؟ بەڵێ، دیارە ئەو شیعرە بەرهەمی خەیاڵی خۆمە نەک داوا لێکراو بێت. جوانی و شعرە لەوایە کە شاعیر خۆی هەمیشە خەیاڵی خۆی بڵێن بەردەوام ئەوە بکات و نەگەوەی کە بڵێن شعر داوا لێکراوێ یا بێت بە جاری وای تەکلیفی لێکم بابەتێک بەنێ ڕاستە. ئەم شعرە بەرهەمی خەیاڵی خۆمە چەند ساڵێ لەمە بەرنووسرا بوو. برای ئازیزم مامۆستا کۆچەر لە ماوەی 2 مانگ لەمەوبەر بەڕێزیان لە ئەکاونتی خۆیانەوە کە خەیاڵی شتێکی وای هەیە بیرۆکەی بەڕێزیان بوو کە ئیشێکی لەو جۆرە بکەن بۆ هەڵەبجە جیاواز لەو ئیشانەی کە لە ڕابردووە یا لە دوای ڕاپەڕینەوە کراوە بۆ هەڵەبجە وەکو سرود و مارش و کە پەیوەستە بە مەسلەی مەرگە سات و خەم و کۆژانەکانی هەڵەبجە. ئەم ئیشە بەدەر لەوە جیاواز لەوە ینی پێچەوانەکەیەتی کە بۆ جوانیەکانی هەڵەبجەیە، بۆ ڕابردووی هەڵەبجەیە، بۆ مێژووی هەڵەبجەیە. بەڕێزیان دواتر منی شعرەکەم نار بۆ بەڕێزیان لەگەڵ چەندی شاعری ترەوە زیاتر کە لای مامۆستایە کە دوای ئەوەی کە شەن و کەویان کرد شعرەکان لەگەڵ مامۆستا ئەنوەر و ئەو ستافەی بەڕێزی خۆیان ئەو شعرەی منیان هەڵبژاردە بوو. دواتر مامۆستا پەیوەندی پێوە کردم کە ئەو شعرە هەڵبژێراوە ئەوەی جەنابتە و تەکلیفی ئەوەی کە بێ دانیشتنیە بکەین لەگەڵ مامۆستا ئەنوەر بزانین ئەو شعرە کەم و کورتی ئەو شعرە یا کێشەکانی ئەو شعرە ئەوەی کە یەکسەر ناکرێتە سرودێ ئیلا بێ بزانیت لایەنە باش و خراپەکانی. دواتر کۆبووینەوە لەگەڵ کۆچەر و کاکسەی بەختیار و مامۆستا ئەنوەرا و تەناوەی کە زۆر لەسەرینە ڕەمدوو تێبینی لەسەر بوو. یەکیان لەسەر ناوەکەی بوو، یەکشیان لەسەرەوەی کە کۆپلەکانی زیاد بێ بۆ مارشێ یا بۆ لۆگۆیەکی ئاواز زۆرە. دواتر بە تەوافقی بڵێن هەرسێکمان چەند کۆپلەیەکمان لێدا بەرد. دواتر ئەم ناوەکەشی کۆمەڵێ هین بۆ مامۆستا ئەنوەر پێی باش بوو کە هەڵەبجەکەم بێ. ئەوەی من ناوی هەڵەبجەی گوڵدانی هەڵەبجە بوو. مامۆستا کۆچەریش دواتر یەکێ لە ناوانە کە لای خۆم جوان بوو بەڕاستی هەڵەبجەی یار بوو لە کتێبێکی هاوڕێم هاوڕێی ئازیزی هەردوومان کاک هومایون ساحێب بوو کە بەڕێزیان ناوەکەیان بە لۆگۆکە بەخشی بە ئیشەکە بەخشی و نایەنە هەڵەبجەی یار. زۆر باشە. مامۆستا کۆچەریان زۆر بەخێراتی، زۆر سپاس بۆ تۆ. کاری هاوبەشی چۆنە؟ ئەتوانێت شاکارێک دروست بکە؟ کاری هاوبەشی ئەگە بۆ ڕۆحی کە ئێمە کردمان بە هیوان بە هیوان بێتە شاکارێت، چونکە هەر هەمومان یەکەم هاوشارین بە مامۆستا ئەنوەر سێ پشتی خەڵکی هەڵەبجێ. ینی خۆی شڵێ مامۆستا ئەنوەر ئەم قەراقیە چێ پێێتێ هەڵێ وەڵا خۆشم نازانم، چونکە باوکیشی و خۆشی ینی تەمەنی مناڵیشی لە هەڵەبجە تاوا کردووە. لە ڕاستیە بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ دوهۆگە بینم ساڵانە شاعیران و مەسەڵەن هونەرمەندان چەند هاشتی جوان ئەکەنە چێتە ناو خەڵکەوە کێتە سەرزاری خەڵکی. بەداخۆ لە ماوەی ئەم سیۆنە ساڵە ئەوەی کراوە تەنها بۆ مەرگە سات و لاوانەوە ئەوە شتێک نەکراوە بۆ ئەوەی مەسەڵەن ڕووی شارستانێتی هەڵەبجە پیشاننا، ڕووی جوانی هەڵەبجە پیشاننا. لەبەرەوە بیرم بوو بۆ خولیایەکی زۆر سەیرانی شەو ڕۆژ بیرمە کردەوە چی بکەم مەسەڵەن هەرچەند من تایبەت ئەنووسم ینی پەیوەندیم نە بە میوزیک
کۆهێنە بە شێعرەوە نە شاعرم نە موسیسیانم ئێمە هینێکی دۆکمنتیمانەیە گروپێکی بڵێن بۆردی دۆکمنتیمانێ لەسەر هەڵەبجە بۆردێکمان هەیە مێژووی وێنە کۆنەکان و مێژووی جارێکی دۆکمنتەکەین لەگەڵ و برا و خوشکە خۆشەویستانە یەکێ لەو کەسانەی کە قەرارەکە وەکو هەڵەبجە یەک ئێمە چاوپێکەوتین لەگەڵا بکەین مێژووی بجێزینەوە مێژووی زارێکی مامۆستا ئەنوەر بوو ئیتر کە چوینە لای تاوان سواز بۆ شێخکاران کە ئەم هینەی بۆ سازکردین لەگەڵ مامۆستا ئەنوەرە چوینە لای مامۆستا ئەنوەر ئێمە چاوپێکەوتمان لەگەڵا کرد لە قۆناغەکانی ژیانی وانە کە پێیوەستە بە بابەتە دۆکمنتێرەکان و تو مامۆستا ئێمە شتێکی وایە خەیاڵمە پرۆژەیەکی لەو شێوە تۆژ وەکو هەڵەبجە یەک وتی من بە شانازیەوە من ئەو کارەکەم ئیتر زۆرم پێخۆش چونکە من پێشتر ئەم توانی بیان بە هەر کەسی بەس تمۆحی ئەوم بوو کە بیان بە ڕقەمێک ئیتر کەم کەسە بێ لەسەر و ئەو ڕقەمەوە دایم کە کاری ئەەکەم ئەبێ بیرکەیت و تۆ مەسەن لەگەڵ چیایکەیت ڕاست بێگومان پرسیارم زۆرە لەسەر ئەو کارە جوان لەسەر و سرودە نیشتیمانیە بەڵام بە ئێستا هەڵەبجە یار لە ڕێی پرۆگرامی کورسات مەگەزینەوە کەمێکی چکە جارە پێشکەشەکەین بە شاری هەڵەبجە و بە هەڵەبجەیەکان بەڵام بە هەموو کوردستانیش ئێمەش بێگومان دڵمان پێخۆشە کاتە پێکەوە بەشێک لەو سرودە نیشتیمانیە جوانی کە پێشکەش کراوە بە هەڵەبجەی شەهید پێکەوە بینین و گفتگۆکانمان بەردەوامەکەین فەرموون. دەستان خۆش بێت ماندوو نەبن نامانێت جارێ هەمووی بڵاوکەینەوە بە بینەران ئینشاڵڵا ڕۆژی شەممە ببینن بە باشی و ناوکوتم بە شاری هەڵەبجەش بێگومان شایانی ئەوەیە کە خاوەنی دەیان سرودی نیشتیمانی لەو شێوەیە بێت چکە خۆی سەدان کە لە شاعیر و نووسەر و هونەرمەندی پێشکەش بە کوردستان کردووە کاک دیار هەستێکی چۆنە وشەکانی تۆ ئێستا تێکەڵە بە خەڵکی هەڵەبجە بە سروشتی هەڵەبجە چکە جیاوازە تۆ ئەو هەڵەبجەی ئێستای بینیت لەگەڵ با بڵێم لە دوای ساڵی هێشتاوەشتەوە خۆشحاڵی ئێستا ئاوەدانێکی زۆر هەیە گۆڕانکارێکی زۆر هەیە و بێگومان ئێستش زۆر جیاوازشە لە پێش ساڵی 1970 جە تۆ خۆت هەستێکی چۆنە بۆ؟ بەدڵنیا من تەجروبەی پێشترم لەگەڵ گۆرانی بۆ هەڵەبجە کەوت سەردەمانە پێشتر بۆ مەرگە سات و کوتم کیمیا باران و خەم و کۆژانەکانی هەڵەبجە نووسی چەندی هونەرمەند نەک چەندی بان نەبێ بەژمات چەند هونەرمەندێک کاریان لەسەر تێکستەکانم کردووە بۆ هەڵەبجە بەڵام ئەمە یەکەمی جارە تێکستێکی لەو شێوە بۆ ئاوەدانی جوانەکان و مێژ و پێکاتەی هەڵەبجە بنووسم ئەوەم بیر نەچێت لە ڕووی بنیادی دەقەوە ئەم تێکستێکی لیرکیە هەوڵم ماوە هەموو پێوانەکانی شعری لیرکی تیا بەرجەستە بکەم وەک وحدەی مەوزوع یەکێتی بابەت وەک موزیک ڕیتم وەزن و قافیەکی بەڵێ کێش و سەروە هەموو ئەمانە زمان هەموو ئەمانە هەوڵم ماوە کە بتوانم چکە ئەم سرودە ئەبێ بە مەسئولیەتێک لەسەر شانی بن چکە پێکاتەی هەڵەبجە پێکاتەیەکی فرە یان چەندەتە و ئاینێکی تیاژیاوە لە ڕابردووشا بە ئێستاشەوە هەوڵماناوە هەموو ئەو پێکاتانە کەمترین گلەیمان بێتە سەر جاری وا بۆ هەندێک ئەگەر درێژەی نەیەمێ هەندێک کۆپلەمان لێلا بردووە هەندێک کۆپلەمان بۆی زافە کردووە بە خاتری ئەویش لە حتمما مامۆستا کۆچەر لە خەمخۆری بە ڕێزیانەوە کە زۆر جاریش هەم من نازۆر بەڵام مامۆستا ئەنوەر گلەی لێ کردباوە لێرەوە بڵێم کە ئاوازەکەی تەواو کردو بەڕاستی یا من شعرەکە تەواو بوو بەڵام ئەم لە خەمخۆری خۆیان ئەیزانی لە کێوە گلەیەتە سەرم ئیشە
وەک ئەوەی خۆی خاوەنی بیرۆکەکەی ئەیشی زانین لە زۆری ژووردا بەڵام لە بیشە دوو ئەوە نەبێتە مجاملە تر زۆر جار تەلەفۆنی بۆ کردین با بڵم فەقیرەی حراجی شەبوو بەڵام من بە ڕۆحێتێکی برایانە دۆ بچکە هەم بۆ هەڵەبجە بووە هیچ باکم نەبوو جلاریم نەبوو زۆر جار گۆڕانکاریەکانمان کردووە ئەو پێکاتانەی بۆ گوتمان دواتر لە شیعرەکە بیرێ بە خااتریەوەی کە گلەیمانەیەتە سەر چکە بەڕاستی تۆ شیارێکی وایە سرودێکی وا پێشکەشەکەی چەند کەس لەوێ دانیشەوە ئامادە بێ بە تایبەتی و دیداری شەممە بۆی دروستەکەی خەڵکانێک هەیەن ئەکرێت پرسیاری و کاکە من لە هەڵەبجا بنەماڵەکەم یا عشرەتەکەم مەرج نییە وردەکاری ینی عشرەتیش باسکەی بەڵام بۆ نمونە نموزەجما وەرگتووە لە عشرەتا جافە چکە هەڵەبجە جافەکان و سیانزە ماڵە کۆمەڵێ شوێن هەورامان و شارە زۆر ئەم پێکاتە ڕیسیانەما ینی سەرکیانەما باسکردوە نەبا وردەکاری یعنی وەکو سمبولی جارێ کۆڵانێک یەک دوو کۆڵانمان وەکو سمبول وەرگتووە شقام و جادەوانە بە سمبولی وەرمانگرتووە بەرحاڵ هەڵماناوە کارێکی جوان بە هیوام هەڵەبجەیەکان بە دڵێ وارماگرێت بە دڵ و بە خۆشەویستی لێمان وەرگرت. مامۆستا کۆچەر وەکو سەرپەرشتیاری بەرهەمەکە زۆر خەمخۆری ئەم بەرهەمە بوویت وەکو وتیشمان ڕۆژی شەممە بەرهەمەکە بە تەواوەتی بڵاو بێتەوە ئەگەر ئەم کارە بێگومانم کە خەڵکی هەڵەبجە و کوردەکانیش بە دڵیانە بێت چونکە هەڵەبجە شایانی ئەوەیە کە بێتە خاوەنی با بڵم کارێکی یاخۆ بڵم سرودێکی جوانی لەم شێوەیە ئەم کارە بەردەوامەکەن یان سرودی تر ئەهێن نەکایەوە وەڵی دەرم خامن بە یوان کارە بێتە لۆگۆیەک ینی تەواو دیارە دواتر کارەکە و هێزی کارەکە بڕیاردەرە لەسەرەوەی تا چەنێ ئەچێتە ناو خەڵکەوە ئەم کارە بێتە لۆگۆیەک و بچێتە لە ناو سیستەمی پەروەردا و لە مەکتەبەکانە بوترێتەوە بکەوێتە سەرزاری خەڵک چونکە ئێمە ئەم کارە جگەلەوەی بە بیرم لەوە کردەوە کە ئەم ساڵی 37مین ساڵی تاوانی کیمیابارانی هەڵەبجەیەوە بەداخەوە هاوڕێکی عەزیزشمان کاگودیا بەو کارە ساتە لە نێوچوو ئێمە ئەم ئیشە ئیشەڵا پێشکەش بە ڕۆحی هەم تەواوی قوربانیان و شەهیدانی هەڵەبجەوە کاگودیا شەکەین ئەو ئیشە زۆر لەگەڵ مامۆستا ئەنۆرە بە سوپاسەوە بەو تەمەن و هەم سیحەتیشی زۆر باش نییە لەگەڵەوە ینی ئێمە زۆر هیلاخمان کرد وەکو مامۆستا دیار فەرمووی هەموو شتێ تەواو بوو ینی پێکاتەیەکی هەڵەبجە کە ناکرێ نایە مەسەن بەشێک لە هینەکانی هەڵەبجە کاکەیەکانن ناکرێم ئێمە هەوڵماناوە ئەمە وەکوتم ئاوێنەیەک بێ هەموو هەڵەبجە فشانە بە هەموو بە شاعیر بە زانە بە عاریف بە فەقێ بە جا بە هەورامی بە شارە زوور هەموو شتی یعنی لە ماوەی 3 دقەوهینە ئێمە هەوڵماناوە ئەمە لەم 3 دقەنیوە ئەم هەموو شتە جێگەی بێتەوە چونکە بۆ شتێکیش شتێکیش حتمان یانی شتێک ئێمە ناڵێ ئەمە هەوڵێکی کەسیانی هەوڵێکی شخصی منە خەو خولیایەکی منە کە هەوڵێکم داوە کە ئەم کارە بکەم ئەم کارە لە مۆنومێنتی هەڵەبجە ڕۆژی شەمە هینەکەین هەر خۆشمان هینەکەمان بۆ کرد لە ڕاستیە کلیپمان بۆ کرد کلیپەکەیش بۆیە مەسەم نەمانا بە کەناڵێکی بەڕێزی وەکویەوە چونکە کەناڵەکان لۆگوی خۆیان لەسەردانە کە لۆگەی لەسەر خۆیدانا کەناڵێکی کەلی هینە ئێمە ئێستا خۆمان کلیپەکەشمان کردو ئەو ڕۆژە پێشکەشی هەموو کەناڵەکانی ئەەکەین بە هیوام هەموو کەناڵەکان بەردەوام ئەم لۆگۆیە لێبنەوە بۆ ئەوەی لە جیاتی ئەوەی کە مەسەنە خەڵبخەنە گریان و خەڵک ئەمە ئەڵێن هەڵەبجە ئەوەیە کە لەو هینا هەیە شاعری و عارف و زانا و هەڵەبجەیەکی جوان ئەمانەیە وەکو ئاوێنەیەک هەڵەبجە پیشانی بە خەڵکی بدەین. سپاس بۆ هەریەک لە بەڕێزان مامۆستا کۆچەر ئەنوەر میرزا سەرپەرشتیاری بەرهەمی سرودی نیشتیمانی هەڵەبجەیار و هەروە زۆر بەڕێز کاک دیار هەڵەبجەی شاعیر و نووسەری سرودی نیشتیمانی هەڵەبجەیار گەورەتان کردین زۆر سپاس بۆ بۆ هیواین کە ڕۆژی شەممە لە با بڵێم کۆبوونەوەیکی جوانە ئەم سرودە جوانە بڵاو بکرێتەوە و بچێتە نێو خەڵکەوە دووبارێ بەخێراتن زۆر سپاس یەک شتوان لەبێ چوو ینی کاگمەریوان سەفادن کە هیچێکە لە خەڵاو شاریمە بەشدارە کە لەو هینا دەستیۆش خۆزبێەوە هەمیشە قسووریتان نەکردو لۆی کە بە دەنگمانەوەتم زۆر سپاس بێ گومان کورسات ماڵی هەمووانە و دووبارە بەخێراتن